لەسەر ڕای ئەوەی کە جینۆساید لەلایەن نەتەوەیە گرتوەکان بە تاوان ناسێنراوە باشە بەڵام ئەوەی دەیبینین ئێستاش ئەو کارە هەڕوبەڕووی گەلان دەبێتەوە و نەتەوەیە گرتوەکان پێش بە حاسنی ناگرن دواتر کاتێک ڕووداوەکە ڕوودەدا چاو دێردەنێرێ و قسەی لەسەر ئەو بابەتە دەکاتن بەخوای نەتەوەیە گرتوەکان وەکو ڕێکخراوەکی نێودەوڵەتی ئەو کار لەسەر ئەو مادانە دەکا کە دەخرێتە بەردەستی تا چەند توانراوە مەسەرەن ئەو تاوانانە کاری لەسەر بکرێ بکتە ڕێگر لە دووبارە بوونەوەی جینۆساید بۆ نمونە ئێمە لە عێراق کاتێکە ئەو تاوانانە هەزارەها ئەدلەمان پێشکەش بە لایانی پەیوەندیدا ڕێکخراوەکان کرد وڵاتان کرد بەڵام کەچی دەبینین لە ساڵی 2014 هەمان تاوانی جینۆساید بەرامبەر کوردانی ئێزیدی کرا یعنی ڕێگرێک نەبوو لەوەی کە جینۆساید دووبارە نەبەوە یان لە داهاتوودا دووبارە نابێتەوە بۆیە من پێم وایە پێویستە نەتەوەیە گرتوەکان ڕێو شوێنی مکومتر و باشتر بکرێتەوە لەبەرەوەی دەبایە لە سەردەمی نازیەکان مەسەن کە جینۆسایدی جوولەکە کرا دەبا ڕێگە لە تاوانی کۆمەڵکوژی بژێرێت کاتێک ڕووداوەکان ڕوودەدەن ئەوجا بە دوواداچون دەکرێ و کاری لەسەر کەچی تاوانی کۆمەڵکوژی لە بۆسنە هەرسێ کرا لە هایتی کرا لە عێراق کرا لە زۆر وڵاتان کرا نەتواندا ڕێگەی لێ بژێرێ کەواتە ئێستا دەبی نەتەوەیە گرتوەکان وەکو ڕێکخراوەکی نێودەوڵەتی کار لەسەر ڕێوشێنی نوێ بکە ئەمەش لە ناسانی جینۆسایدی گەلی کوردستان یەک لەو ئامانجانە لە داهاتوودا کە کاری لەسەر دەکرێت ئەوەیە کە بتانن ڕێگری بکەن جارێکی تر ئەو تاوانانە لە هیچ شوێنێکی دنیا دووبارە نەبێت.